ئەمە دیمەنی هیوە ئەحمەد و خێزان و منداڵەکانی و چەندین کۆچبەری دیکەیە لە دەریای ئیجەدا پێش نقمبوونی بەلەمەکەیان. ڕۆژی 22 ئەم مانگا بەلەمێکی کۆچبەران لە کەناراوەکانی یۆنان نقم بوو کە هیوا و خێزان و منداڵەکانی و دەیان کۆچبەری دیکەی تێدا بوو. ئەو کۆچبەرانە تا ئێستا نادیارن و تەنها 12 کەسیان ڕزگار کراون کە سوکاری ئەو کۆچبەرانە دەڵێن هەموو ڕۆژێک لە چاوەڕوانی چارەنووسی هیوا و خێزانەکەیدان. لە ڤیددیوەکە دەرکەوتووە کە ئەم کوڕیەمە لە یەختەکە نقومە بێ بە سەتڵ ئاو دەرەدا باشە بە سەتڵ ئاو دەرەدا و هاواری پۆلیسەکە. ئیتر لەو کاتەوە ئەگەمان لی نەماوە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان لە دەستگا پەیوەندیدارەکان هەوڵێکمان بۆ بدەن لە پۆلیسی وێنان لە حکوومەتی وێنان لە ڕێی نوێنەرەکانی خۆیانەوە هەوڵێکمان بۆ بن بەشکم ئێمە تا ئێستا هیچ مەوێز نەبووین هیچ ئەمەلێکمان نەبڕیوە بەشکم خۆی گەورە ئەو مناڵانە بێمە بەخشێتەوە. کە سوکاری کۆچبەرەکان دەڵێن ئەوان لە نێو دەریاکەشدا پەیوەندیان لەگەڵ کۆچبەرەکان هەبوو بەڵام لە دوای کاژمێر حوتی ئێوارەوە پەیوەندیان لەگەڵیاندا نەما. بەداخەوە 21 مان کە بە ڕێگا کەوتن قسەمان لەگەڵا کردوتیان دڵیان زۆر خۆش بوتان وەزەکە زۆر خۆشە یەختەکە باشە بەڵام دیار بوو یەختەکە یەک ماتۆڕی لەسەروە لە ڕێگال شەی 22 مانگ سەعات حەوت قسەمان لەگەڵا کردن باش بوون بەڵام لەوە دووە لە ناکاو یەختەکەیان ئاوێکی زۆرە چێتە ناویت بەداخۆم بۆم کارەساتە کە بەسەر ئەو 63 عایلە و بەدایانی تر لە ڕێگای ئیجە و یۆنان تیاچوون. ڕۆژی سێشەممە بەلەمێکی کۆچبەران بە 7 سەرنشینەوە لە دەریای ئیجە ژێر ئاو کەوت کە هیوا و خێزانەکەی و دوو منداڵەکەشی تێدا بوو. بە پێی زانیاریەکان دەوترێت 60 کەسیان کورد بوون کە تەنها 12 کۆچبەری ناو بەلەمەکە لە خنکان ڕزگار کراون و تا ئێستاش تەرمی 3 کەسیان دۆزراوەتەوە و چارەنووسی دەیان کۆچبەری دیکەش نادیارە. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.